تیپی خوار 21 ساڵانیانەی هەولێرە ئامادەکاری بۆ خولی تۆپێ عێراق دەکات کەوا بڕیارە ڕۆژی چوارشەممە یاریەکانی دەست پێ بکات. تیپەکە بەشێکی یارزانەکانی پێشتر لە تیپەکانی لاوان و تازە پێگەیشتوان یانەی هەولێر بووە. بەشێکی دیکەی یارزانەکانیشی لە یانەکانی دیکە هاتوون و ئامانجیان ڕکابەریکردنی نازناوەکەیە. نزیکەی مانگێک دەبی ئامادەکاری دەکەم. ئەو کەسەیە و تیپەشی دروست کردیان دەستی خۆشبی یاریزانی باشی دروست کرد، یعنی یاریزانی باشی دیاری کردی بۆ تیپەکە. بەڵام ئەمە لێتوانە کێشەکمانەیە ئەو یاریزانانەی لە تیپی ڕەدیڤ یاری دەکەن دەتوانم بڵێم پەرتن بڵاون، یعنی ئێمە سێ یاریزانمان لە خەت یەکەیە، دوو یاریزانمان لە هەندرێن هەیە، یاریزانێکمان لە ناجەشتر هەیە، یعنی پەرت و بڵاون. سێ یاریزانمان لە خولی کوردستان یاری دەکەن. ئەو هەندێک کێشەی لەومە دروست کردیان. بەنسبەت خۆم ئەمن ئەو ڕۆ ڕۆژە تیپی خوار 21 ساڵانیانەی هەولێر لە 25 یاریزان پێکاتوە. ئامادەکاریەکی باشی نەکردووە بەهۆی ناسەقامگیری ستافی ڕاهێنەران، بەڵام بە پێکاتەیەکی باش دەیانەوێت زوو خۆیان لەگەڵ کەش و هەوای خولەکە بگونجێنن. بسم الله الرحمن الرحيم. أول شيء نشكركم لوجودكم في التمارين وإن شاء الله إحنا جاهزين. پشتیوان بەخوا ئامادەین بە شێوەیەکی گشتی و هەوڵ دەدەین سبەی سێخاڵی یاریەکە بەدەستبێنین و هاندەران و دەستەی کارجێڕی و ڕاهێنەران دڵخۆش بکەین. وەکو ئەو یاریە ئەمە ئامادەکارێکی زۆر باشمان نەکردیا لەبەرەوەی کاتە تەدریبەتی زۆر باشمان نەبووە. بخۆتان دەزانن تازە متەریبیمان لەو دیاری کرا. ئەمە یەکەم ساڵ لە بەشداری خولی خوار 21 ساڵانی عێراق دەکەین و انشاءالله لە بۆ ئەو یاری لەگەدەوە چێە بتوانین بە ئاست و ئەنجامێکی باش سێ خاڵ یاریەکەی لایەکەینەوە و لە بۆ یاریەکانی داهاتوو انشاءالله بە ئامادەکاریێکی باشتر و بە ئەنجام و ئاستی باشتر بەردەوام دەبین انشاءالله. وەرزی ئەم ساڵی خولی خوار 21 ساڵانی عێراق بە بەشداری 38 یانەی خولی ئەستێرەکان و نایاب دەست پێ دەکات. یانەکان بەسەر 5 کۆمەڵە دابەشکراون. هەولێر لە کۆمەڵی باکووری عێراقا هاوشانی 6 یانەی دیکە. لەم قۆناغا 18 یاری ئەنجام دەدات. لە یاری یەکەمیشی هەولێر چوارشەممە کاتژمێر 2:30 خولەکی دوای نیوەڕۆ لەسەر یاریگای دووەمی فڕەنسا و هەریری میوانداری دوهۆک دەکات. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.